مهمە ئەو میوانانە کە دێنەوە بۆ هەرێمی کوردستان بۆ تایبەتی بۆ هەولێر پایتەختی کوردستان زۆر ئەبێ مەعاملەیەکی زۆر جوان و نازک بێ لەگەڵیان بەس لە شێوەیەکیشی هەمووی مهمتر ئەبێ ئەو میوانە بەڕێزە کە دێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ هەولێریش تایبەتی ئەبێ خۆیش ڕێز لەو شوێنە ڕێزی ئەو خەڵکە بگرێت کە خۆی میوانە لێوێ زۆر زۆر بە جوانی و زۆر زۆر بە نازکی معاملە کراوە لەگەڵ میوانە بەڕێزەکانی هەرێمی كردستان. أنا سائح عربي جيت كردستان. طبعا المعاملة كانت كلش حلوة. كردستان بلد يجنن، كلها خدماتها حلوة، استقبالهم كان كلش حلو، وكردستان جنة، ويا رب إن شاء الله يديم الأمان على كردستان ويحفظ حكومة كردستان وشعب كردستان. من وەکو کوردێک خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە کوردستان دەژین کە خاوەنی ئەمن و ئاسایشی زۆر باشە کە من دەتوانم بچمە هەر شوێنێک کە دڵخۆشم و دەتوانم خۆشی لەو شوێنە وەربگرم. حەز دەکەم زیاتر ئێمە ڕێزیان لێ بگرین کە وەکو گەشتارێکە دێنێرە. حالتنا حلوة ومرتاحين أنا وأولادي وعائلتي كلها، وإن شاء الله يا ربي يعم الأمان أكثر وأحلى يكون. يعني هنا هسه نشوف أيام العيد كلش حلوة، مزدحمة وازدحامها مرتب، قانونها جيد، كل شي بيها حلو.